گۆڤاری ئەتڵانتیکی ئەمریکی لە راپۆرتێکیدا سەبارەت بە پێگە و کەسایەتی سەرۆک مام جەلال بە ناونیشانی جەلال تاڵەبانی ئەو سیاسەتمەدارە دەگمەنەی دەیتوانی لەگەڵ هەموو کەسێکدا بدوێت نووسیوێتی. جەلال تاڵەبانی ماوەی 10 ساڵ سوارچاکی گۆڕەپانی سیاسی کورد بوو لە سەردەمی دوای دەسەڵاتی سەدام حوسێنیش گەیشتە پۆستی سەرۆکایەتی ئەو وڵاتە. لەگەڵ ئەوەشدا هەروەک مامی گەلەکەی مایەوە. ساڵەهای ساڵ تاڵەبانی توانی هاوپەیمانێتی لەگەڵ لایەنە دژ و ناکۆکەکاندا دروست بکات. توانای جەلال تاڵەبانی لە مانۆرکردن و دواندنی هەموو لایەنەکاندا فاکتەرێکی کارگەر بوو بۆ ڕاپەڕاندنەوەی عێراقی دوای سەدام حوسێن بۆ کەناری ئارام. ئەو دەمەی ئەو وڵاتە لە قەیرانێکەوە بۆ قەیرانێکی تر دەچوو. ڕایان کرۆکەر باڵیۆزی پێشووی ئەمریکا لە عێراق ساڵی 2001 بۆ یەکەمین جار کە چاوی بە تاڵەبانی کەوت ئەو دەمەی یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بوو بۆ کاروباری خۆرهەڵاتی نزیک. کرۆکەر لە ڕێی تورکیاوە سەردانی کوردستانی کرد بۆ دیدار لەگەڵ تاڵەبانیدا. کرۆکەر دەڵێت کەسایەتی تاڵەبانی بە جۆرێک بوو لە دژوارترین ساتەوەختەکاندا گەشتبین بوو. لەو سەردەمەدا بەردەوام گفتوگۆمان لەگەڵ ئەو و لەگەڵ سیاسەتمەدارەکانی تری ئەو وڵاتەشدا کرد، بەڵام دیدار لەگەڵ ئەودا جیاواز بوو، هەستی ئاسوودەیی پێدەبەخشیت. سەبارەت بە هیوا و ئاواتەکانی سەرۆک مام جەلالیش بۆ سەربەخۆیی کرۆکەر دەڵێت هەرچەندە هەرگیز ڕاستەوخۆ لەگەڵ تاڵەبانی ئەو پرسیان تاوتوێ نەکردووە، بەڵام بە بۆچوونی ئەو تاڵەبانی پێی وا بووە هەلومەرجی دوای ساڵی 2003 دەرفەتێکی دەگمەنی بۆ خەونەدێرینەکەی کورد بۆ گەیشتن بە سەربەخۆیی ڕەخساندووە و تاڵەبانی پێی وا بووە پێویستە بە هەستیارێکی زۆرەوە مامەڵەی لەگەڵدا بکرێت تا دەرفەتەکە لەدەست نەچێت.